إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برایانی بەڕێز، خوشکانی بەڕێز، ئێستا حالیان لە مانگی محەڕەمین کە مانگێکی پیرۆزە و هەفتەی پێشوو عەرزم کردن کە جیاوازە لەگەڵ مانگەکانی ترە، و لەم مانگەشە ڕۆژێکی تایە یەکێکە لە ڕۆژە پیرۆزەکان کە ئەویش دەی ئەم مانگەیە کە ئەکا ڕۆژی دووشەممە. دەی ئەم مانگەیە کە ئەکا ڕۆژی دووشەممە، ڕۆژێکی پیرۆزە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم وەکو لە ڕیوایاتی صحیحە هاتووە کە ئیمامی مسلم ئەیگەڕێتەوە، پێغەمبەری خوا هاتووە بۆ مەدینە بینوێتی جوولەکە ئەم ڕۆژە بە گەورە ڕائەگرن و کردویانەتە جەژنی خۆیان. لە هەندی ڕیوایاتە ئەفەرمێ، لە ڕیوایەتەکەی ئیبن عەباسە ئەفەرمێ ڕۆژویان تیاگرتووە، لە هەندی ڕیوایەتی ترە ئەفەرمێ بە گەورە ڕایان گرتووە و کردویانتە جەژنی خۆیان. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم پرسیارەکە بۆ ئەم ڕۆژە ئەوەندە بە گەورە ئەیگرن ئێوە؟ وتیان ئەوە ڕۆژێک بووە کە خوای تەعالا بەنی ئیسرائیلی ڕزگار کردووە لە دەستی فیرعونی تاغی، فیرعونی لە سنوور دەرچوو. بۆیە خۆشەویستەکانم، ئەم ڕۆژە ڕۆژێکی تایبەتە، ڕۆژی سەرکەوتنی حەقە بەسەر ناحەقە. ئەم ڕۆژە خوای تەعالا وەکو عیبرەت یەڵایەتیەوەی تاوەکو مرۆڤەکان پەند وەربگرن ئەوانەیان کە ئەیانەوێن لە سنوور دەرچن، توغیان بکەن، چاو لە فیرعون بکەن. هەرگیز قووەت و هێزیان ناگا بە دەسڵاتەکەی فیرعون، ئەبێ ئاگایان لە خۆیان بێ زوڵم لە لووتکەیە تێ ئەچێ، زاڵم لە لووتکەیە تێ ئەچێ، پەتی زوڵم لە قەوێتیە ئەبڕێتەوە. بۆیە ئەبێ ئاگایان لە خۆیان بێ. و هەروەها ئەهلی حەقیش ئەبێ دائیم دڵیان خۆش بێ کە خوای تەعالا سەرخەریانە. ئەگەر لێ پێناوی حەقەکەشیانە شەهید بن و بمرن، بەرنامەکەیان سەرەکەوێ، دینەکەیان ئەمێنێتەوە، شایەتیان بۆ ئەدا لەسەر حەقیەتی ئەوان. خو هەموو ئینسانێک ئەبێ بمرێ، کەس نییە بڵێ من ڕزگارم ئەبێ لە مردن. بەس مردنێک لە پێناوی حەقا جیاوازە لە مردنێک لە پێناوی ناحەقا. بۆیە خۆشەویستەکانم، ئەبێ ئێمە پند و ئامۆژگاری وەربگرین. تەنها عاشوڕا بۆ ئەوە نییە کە ئێمە وەکو ڕۆژێک لە ڕۆژەکانی خوا زیندوی بکەینەوە چیەک ئەبێتە کەفارەتی گوناحی ساڵێکمان. تەنها مەبەستەکە ئەوە نییە. بۆ ئەم ڕۆژە خوا ئەوەنە پیرۆزی کردووە، کردوێتێ ڕۆژوگرتنی تایە کردووەتە کەفارەتی ساڵێکی پێشوو لە گوناحەکان، یعنی گوناحەکانی ساڵێکی پێشوو ئەسڕێتەوە. لەبەر چی؟ پند و ئامۆژگاری وەربگرین لەوەی کە عاشوڕا ڕۆژێکی ئاسایی نییە. بۆ ڕۆژێکی ئاسایی نییە؟ لەبەر ئەوەی کەوا توغیان و تاغوت لە ناوچوو پێغەمبەرایەتی و شوێنکەوتوی پێغەمبەران سەرکەوتن، ڕزگاریان بوو. ئەمەیە مەسئلەکان. خۆشەویستەکانم، لە هەموو زمانێکە مرۆڤەکان هەنێکیان توغیانەکەن. تەنانەت خۆشەویستەکانم، لە تاکە کەسیشا جاری وایە توغیان ڕۆدا، جاری وایە تەنیا نەفەرێکە خۆی لێگۆڕێ، تەنیا نەفەرێکە خۆی لێگۆڕێ. حبی توغیان لە هەمووانە هەیە، بەڵام پیاو ئەو پیاوەیە ئەو خۆشەویستی توغیانە نەیە لێ زیاد لە سنووری خۆی بڕوە.
ها جاری وهەیە زەلامێک تەنیا زەلامێکە خۆی لێ ئەبێتە نمرود یەک زەلام ئەڵێ کەس چاری من ناکە ئەڵێ کەس ناتوانێت بەردەمی من بگرێ یەک زەلامە حبی توغیان لە ناو دڵیا هەیە جا ئەگەر چەند ڕوکنێک چەند پایەیەکی بۆ زیاد بکرێ ئەو توغیانە سبحان الله ئەبێ بە فرعون خۆی هەموو توغیانێک هەموو حاکمێکی زاڵم چەند پایەیەکی هەیە بەو پایانە بووەتە حاکمێکی زاڵم بۆتە فرعون بۆتە ڕەمزی توغیان و لە سنوور دەرچوون یەک تاغیەکە خۆی یعنی کابرای تاغی خوای لەبیر بچێتەوە خەڵکی لەبەر چاو بچووک ببێتەوە وابزانێ ئەو خەڵکە بۆ ئەوە دروستکراون خزمەتی ئەو بکەن ئەوە هەنگاوی یەکەمە کە لە زۆربەی مرۆڤەکانە یان لە زۆرێک لە مرۆڤەکانە هەیە بەس پایەکانی تری بۆ نەگونجاوە بۆیە توغیانی نەکردووە زەلام هەیە توغیانەکە بەسەر ماڵ و مناڵی خۆیە ئانەتان بینیوە زەلام هەیە وەکو تاغوت وایە وەکو فرعون وایە بەس بۆ کیە بۆ ژنەکەی بۆ مناڵەکانی بۆ کەسەکانی خۆی پلەیەکی بەسیتی هەیە تاغی ئەبێ جا ئەو حبی توغیانە لە زۆر کەسا هەیە بەس هەموو کەسێک نابێ بە سەدام حوسێن توغینەکانی تری بۆ ڕوکنەکانی تری بۆ ئامادە ببێ هەموو کەسێک نابێ بە فرعون هەنگاوی دووەم یا ڕوکنی دووەم پایەی دووەم لە پایەکانی توغیان خۆشەویستەکانم کۆمەڵە خەڵکێکی ماساوچی کە بە ناوی وەزیر و مستەشار و ئەمانە لە دەورت بن هانت بدەن کەوا تۆ پیاوێکی بەڕاستی وێنت زۆر کەمە ڕوکنی سێم خۆشەویستەکانم قوەی اقتصادی ئەو کەسە ئەگەر لایەنی مادی بەدەستەوە بوو توانی طبعا لایەنی مادی خۆ هەروە کوت و پڕپەیان نابێ ئەوانەی کە تاغین و ئەبن بە خاوەنی لایەنی مادی و اقتصادی لەسەر خوێنی خەڵک بوون بە دزی ڕەجول ئەعمالەکان بە دزی کەسانێک کە خوێنی ئەو خەڵکە ئەمە ژنۆیکەن ئەیخەنت بەردەستی تاغوت هێواش بەو قووە اقتصادیە بەو لایەنە اقتصادیە گەورەیەکەن ئەگینا ئەو هەرێکێکە لە ئێمە لە مرۆڤەکان یعنی فرعون بەشەرێک بوو بەڵام قارونی بۆ پیا بوو هامان بوو بە وەزیری هامانەکان وەزیر بوون قارونەکان ڕەجول ئەعمال بوون قوەی اقتصادیان پێدا هەنگاوی چوارەم با بڵێن یا ڕوکنی چوارەم بۆ توغیان و بۆ زوڵم خۆشەویستەکانم ڕیجال الدین هەموو ملەتێ دینی هەیە هەموو ملەتێ دینێکی تر دینەکە یا جاری وا هەیە دینی حەقە جاری وا هەیە دینی باتڵە دینی حەق ئەو دین و پەیامەیە کە لە پێغەمبەرانەوە ماوەتەوە دەستکاری نەکراوە دینی باتڵیش ئەو دینەیە کە دینی پێغەمبەرانە بەڵام دەستکاری کراوە یا دینێکە خەڵکەکە خۆی هەڵی بژاردووە هی خوا نییە خەڵکانێکن ئەبن بە ڕەجول الدین وەک چۆن ڕەجول الأعمال مانە ڕەجول الدین ئەبن بە سەدەنە ئەبن بە پیاوی ئاینی طبعا لە دینی ئیسلامە پیاوی ئاینی نییە لە دینی ئیسلامە عولەما هەیە و زانایان هەیە هیچ کەسێ پیاوی ئاین نییە تەنها ئاینی ئەو بێ عالم و زانایە دینەکەی ڕوون کردەوە ئەهلەن وسەهلەن ڕوونی نەکردەوە انحرافی کرد ئەخرێتە کنار ئەخرێتە کنار لە ئیسلامە هیچ کەسێک بۆی نییە دین ملبا بدا بۆ لای خۆی یعنی هیچ کەسێک بۆی نییە دین بە گوێرەی ئارەزوەکانی خۆی بێنێ بەڵکو ئەبێ ئەم بە گوێرەی دینەکە ببێ لە سەردەمی فرعونیشا کۆمەڵە خەڵکێک هەبوون مەلای فرعون بوون فرعون هەر کاتێ شتێکی بوتایە ئەوان لەناو خەڵکە ئاسانیان نەکرد ئەوان یانوت فرعون ئەویت ئەنا ڕەبکم الأعلى ئەویت من خوا گەورەی ئێوەم پەروەردەگارەکەی ئێوەم ئەویت من خواتانم ئەوان نەیانەوە تۆ خوانی ئەیانوت بەڵێ فرعون ئەوتا ئەوە ئەکا ڕێیان بۆی خۆشە کرد جا لە هەموو زمانێکە ئەوانە ئەبن بە ڕوکنێک لە ڕوکنی زوڵم طغیان بەبێ ئەم ڕوکنانە نابێ کابرا خۆی تاغی بێ و حبی طغیانی تیابێ وەزیرە ماساوچیەکان قوەی اقتصادی کە ئەو ڕیجال الأعمال بۆی دروستەکەن دزە گەورەکان ئەمجا قوەتی دینیش کە لەلایەنی مەلاخۆ فرۆشەکانەوە دروستە بێ زۆر جار بۆ تاغیەکان بۆ فرعونیش هەروە بووە قوەتی پێنجەم یا ڕوکنی پێنجەم خۆشەویستەکانم
لایەنی ئیعلام و ڕاگەیاندن. هەر تاغیەک ئەگەر ئامەشی بۆ دروست ببێ، یعنی خەڵکانێک هەبن لە ناو خەڵکە ڕێی بۆ خۆشکەن، شتەکانی ئەو بڵاوکەنەوە، ئەو کاتە قووەتێکی تیا ڕوکنێک لە ڕوکنەکانی تری زوڵمی بۆ پیا ئەبێ. فرعونیش کۆمەڵە خەڵکێک هەبوون ئاوایان بۆ کرد. و ئاخیر ڕوکن لە ڕوکنی زوڵم خۆشەویستەکانم ئەو خەڵکانن کە لە پێناوی توغیانە ئەجەنگن، ئامادەن خەڵک داپڵۆسن، ئامادە هەموو شتێ بکەن بۆ ئەوەی کەوا تیکەیەک نانیان دەستکەوێت لە لایەنی زاڵم و ستەمکارەوە. ئەم شەش ڕوکنە وای کرد کە فرعون ببێ بە فرعون. ئەگینا فرعون مرۆڤێکە، یعنی فرعون مرۆڤێکە حبی سوڵتە و دەسڵاتی تایە، بەڵام هامانی وەزیری ماساوچی، قارونی ڕەجل ئەعمال و دزی گەورە کە پارەی ئەو ملەتەی هەموو ئەخستە گیرفانی ئەوەوە یا لە خزمەتی ئەوە بەکاری هێنا، پیاوانی ئاینی کە فرعون هەرچی بکردایە بۆیان لەناو ئەشەرعان لەناو خەڵکە، پاشان ڕیجاری ڕاگەیاندن، پیاوانی ڕاگەیاندن، پاشان ئەو جوندیانە و ئەو سەربازانەی کە لە پێناوی فرعون خۆیان هێنەداوە کوشت، یا لە پێناوی ئەو تیکەنانەی کە لە دەستی فرعون و دەست فرعون وای پێهات. خوای تعالی لە قورئانی پیرۆزە باسێکە ئەفەرمێ ئین فرعون علا فی الأرض. فرعون خۆی لێ گەورە بوو، حتى وەکو باسم کرد ئەیوت ئەنا ڕەبکم الأعلا، من پەروەردەگارە گەورەکەی ئێوەم. کاتێ موسى عليه السلام هات وتي پەروەردەگار رب العالمینە، وتي والله ما علمت لكم من إله غيري. خەڵکینە باشە والله من لە غەیری من خوایەکی تر بۆ ئێوە نابینم، باشە خوایەکی تر هەیە جگە لە من. ئەوانیش هەمووی سەریان ئەلەقان ئەیانوت نییە، بەس تۆیەی. هەمووشیان ئەیانزانی درۆکەن، هەمووشیان ئەیانزانی ئەمە لە سنوور خۆی دەرچووە، بەڵام ملیشیان بۆ ئەلەقان. إن فرعون علا في الأرض وجعل أهلها شيعا. یەکێک لە مؤامرەکانی فرعونەوە بوو کە ملەتەکەی دابەشە کرد، یعنی پەرتەوازەیی تێخست، ئیتر پەرتەوازەی بە هەموو نەوعەکانی. وجعل أهلها شيعا. دائما عادەتی هەموو زاڵم و کافرێک ئەوەیە، هەموو تاغیەک هەمووی لە سنوور دەرچوویەک ئەوەیە ئەڵێ فەرق تەسود، جیاوازی بخەرە ناو ملەتەوە تۆ ئەبی بە گەورەیان، هەمویان مەجبور دێن بۆ لای تۆ بۆ ئەوەی بکەویتە بەینیان. فەرق تەسود. فرعونی شوایە کرد وجعل أهلها شيعا، ئەی کردن بە پارچە پارچە، يستضعف طائفة منهم، کۆمەڵێک ینی زەلیل ئەکرد، کۆمەڵێک یانیشی بەرزە کردەوە، ئەی کردن بە ئایدی خۆی. ئەمە لە جەماعەتەکەی خۆمە، لە حزبەکەی خۆمە، ئیتر گەورەیان یەکرد کۆمەڵی خەڵکیش تریشی دا ئەبەزان تا بوو بە گەورەیان. فرعون ئاوا بوو بە گەورەیان. جا خوای تعالی موسای بنی ئیسرائیل کە بنی ئیسرائیل عەشرەتێکی بوون یا ملەتێک بوون، وەختی خۆی لە زمانی یوسف عەلەیه السەلام کە ڕئیس وزەرای میسر بوو ڕۆیشتبوون بۆ ئەوێ، ئەمانەی ئەچەوسانەوە، ئەم ملەتەی ئەچەوسانەوە. خوای تعالی موسای بۆ ناردن کەوا لە ماڵی فرعونە گەورە بوو، چیرۆک و بەسەرهاتەکە درێژە، بەڵام مەقسەدەکە مهمە. موسى خوای گەورە کردی بە پێغەمبەر و هات بۆ لای فرعون، نەسیحەتی کرد، ئامۆژگاری کرد، ڕێگای پێپیشاندا، موعجیزەی خوای گەورەی پێپیشاندا. یعنی نۆ موعجیزەی گەورە کە هەر موعجیزەیەکی پێپیشانەدا فرعون لە دوای ئەوە ئەیوت ئەوە ئیمانم هێنا، حتا موعجیزەکە نە، ئەما دوای ئەیوت چی ساحرێکی ئەی موسى. باوەڕی بە موسى نەکرد، باوەڕی بە هارون و برای کە ئەویشە پێغەمبەر بوو لەگەڵ موسى نەکرد. دوای ئەوە خوای تعالی ئەمری کرد کەوا موسى و هارون قەومەکەیان لە میسر دەرکەن، ڕزگاریان بکەن لە دەستی فرعون. ئەوە بوو کە کەوتنە ڕێ فرعون بە جێش و سوپایەکی زۆر گەورە و شوێنیان کەوت بۆ ئەوەی هەمویان لە ناوبەرێ. ئیتر مەوزوعەکە گەیشتە حاڵەتێک، ئەوان گەشتنە ئاو بەحرەکە و فرعونیش لە پشتیانەوە هات. قەومەکەیان وتیان موسى ئەوە فرعون هات لە پشتمانەوە و بەردەمیشمان بەحرە، ئێمە ماڵ و مناڵ و سامان و هەموو شتێکمان پێ چی بکەین، ئەوە بە تەئکید تیاچین. موسى عليه السلام فەرمووی نا إن معي ربي سيهدين، پەروەردگارم وا ئەمری پێکردم ئێمە ئاوا بین ئیلا خوار ڕێگە یەکمان پێ پیشانەدا. ئەوە بوو خوای گەورە فەرمانی پێکرد بە عاساکەی با لە بەحرەکە لەت ئەبێ،
جا بەو عاسایی دای لە بەحرەکە ئەو بەحرە لەت بوو لە چەند لایەکەوە هەمووی بوو بە وشکانی و خوای تعالی ئەمری کرد بەنی ئیسرائیل بە ناوی ئەو ڕێگایانە و ئەو وشکانەیە بپڕنەوە لە بەحرەکە کە پەڕینەوە فرعون لە پشتیانەوە هات کە ئەمەی بینی ئەویش وتی ئەوە من خۆم ئەمەم کرد خۆم بە قووەتی خۆم ئەم بەحرانم لەت کرد تاوەکو شوێنیان بکەم و بیان گرم ئیترەوە بۆ ئەویش کەوتە شوێنیان لە ناوڕاستی بەحرەکەیە هەموو فرعون و هەموو سوپاکەی لە ناو چوون لە ناو بەحرەکەیە کە فرعون لە کاتی خنکاندنا بوو ئەلەو کاتەوتی ئامنت بربی هارون وموسى ئێستا ئیمانم هێنا بە پەروەردگارەکەی هارون و موسى جا خوای تعالی فەرمووی الآن وقد عصيت قبل وكنت من المفسدين ئێستا ئیمانە هێنی لە پێشا کاتی ئێستا ئەبینی نە جوندیتمان نە سوپاتمان نە توغیانتمان نە پارەتمان ئێستا خۆتت بۆ دەرکەوت کە ڕوو تۆ بوویتەوە زانیت ئێستا تۆ چیت ئێستا ئیمانە هێنی تازە مەجای ئیمان هێنان نەما خوای تعالی غەرقی کرد وە قووەت و سوپا و دەسڵاتەکەی هەمووی لە ناو برد خوای تعالی موسى و قومەکەی بەنی ئیسرائیلی ڕزگار کرد ئەمە لە ئەم حادیسە و ڕووداوە لە ڕۆژی عاشورا ڕوویدا لە ڕۆژی عاشورا ڕوویدا بۆیە عاشورا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئێمە ئەحەقترین جوولەکە ڕاستە نەوەی بەنی ئیسرائیلن لە قومەکەی موسان بەڵام ئەمانە لە ڕێبازی موسا لایەن داوە ئێمەی ئیسلام ئەحەقترین بە موسا بۆچی ئێمە ئەحەقترین چونکە ئێمە لەسەر ڕێبازەکەی موساین پێغەمبەری خوامان صلی الله علیه وسلم محەممەد صلی الله علیه وسلم برای موسایە بە پێی فەرمانی خوای پەروەردگار پێغەمبەران هەمویان بران و ئێمە لەسەر ڕێبازەکەی موساین بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمانی کرد کەوا مسلمانان ئەو ڕۆژە بە گەورە بگرن و تایە ڕۆژوو بگرن و هەروەها خۆشەویستەکانم ڕوودا و ئەحداسی تر لەم ڕۆژی عاشورایە ڕووی داوە هەندێک ڕووداوی تر ڕووی داوە مفسرین لە تەفسیرەکانیانە باسیەکەن بەڵام ئەوەی کە صحیح بێ ئەم ڕووداوەیە کە عەرزم کردن ئەوەی صحیح بێ ئەم ڕووداوەیە کە عەرزم کردن بە سەنەدی صحیح لە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم بە ئێمە گەیشتووە ڕۆژی عاشورا سنەتە ئینسان تایە بە ڕۆژوو بێ و ڕۆژووگرتنی ئەو ڕۆژە کەفارەتی گوناحەکانی ساڵێکی پێشووە گوناحەکانی ساڵی پێشوو ئەسڕێتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکەم جا عاشورای فەرز کرد لەسەر مسلمانان کاتی هاتە مەدینە فەرزی کرد بەس دوای ئەوەی خوای تعالی ڕۆژووی ڕەمەزانی فەرز کرد فەرمووی ئێستا عاشورا فەرز نییە بەڵام سنەتە بیگرن ئێستا سنەتە بیگرن هەتا وەکو ساڵی نۆ و دەی کۆچی مسلمانان وتی ئەی پێغەمبەری خوا ئێمە ئەو ڕۆژە ڕۆژووی تیا ئەگرین و بە پیرۆزیە زانین عینەن جوولەکەی شەر ئەو ڕۆژە بە پیرۆزە زانن ئەی ئێمە تۆ ئەمرت پێ کردوین دائیمەن جیاوازیمان هەبێ لەگەڵ ئەوانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەگەر ساڵی داهاتوو بمێنم ڕۆژی نۆیەمیشی ئەگرم لە ڕیوایەتێکیشا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ڕۆژێک پێشا بگرن یا ڕۆژێک دوای ئەوە بگرن کەوابوو ئێمە ئەتوانین ڕۆژی نۆ ڕۆژی دە و ڕۆژی یانزە ڕۆژووی تیا بگرین یعنی ڕۆژی یەکشەممە ڕۆژی دووشەممە ڕۆژی سێشەممە ئەگەر کەسێ نەتوانێ سێ بگرێ ئەتوانێت ڕۆژی یەکشەمە و دووشەمە بگرێ نۆی تاسوعا و عاشورا بگرێ ئەگەر کەسێک هەر پێی نەکرا ئەتوانێت ڕۆژ و دووشەمەش بگرێ پشت بەخوای پەروەردگار ئینشاء الله بەری ئەو خێرە گەورەیە ئەکەوێ داواکارم خوای پەروەردگار بخاتە ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە تاعەت و عیبادەتەکانمان لێ قبول بکە یا ربی خوایە لەو کەسانە نەبین کەوا لە سنووری خۆمان دەرەچین یا ربی هەرگیز نەمان خەیتە ژێر دەستی هیچ زاڵم و ستەمکارێک یا ربی خوایە هیچ ستەمکارێک هیچ زاڵمێک مسەڵڵت نەکەی بەسەر وڵاتمانە بەسەر نیشتمانمانە یا ربی خوایە ڕەحم بە مردوەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی یا ربی خوایە ئەوانەی کە احتیاجیەکیانە احتیاجەکانیان بۆ جێبەجێ بکەی یا ربی خوایە ڕەحم بە دایک و باوک و برا و خوشک و کەس و کارمان بکەی یا ربی ماڵ و مناڵمان ساڵح بکەی یا ربی خوایە لە هەموو بەڵاو موسیبەتێکی ناخۆش کە دینمان لەدەسەدا کە ئیمانمان زەعیفەکە بمان پارێزی یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یارمەتیمان بدەی ئەو ڕۆژە بە ڕۆژوو بووین کە ئەبێتە کەفارەتی ساڵێکی گوناحەکانی پێشومان ئامین ئامین خۆشەویستەکانم یەکێک لەو ڕووداوانەشی کە لە عاشورایە ڕوویدا سبحان الله دوای وفاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ساڵی 63 کۆچی ئەوە بوو سەحابەی بەڕێز
كجزاي في غمري خوا صلى الله عليه وسلم حسيني كري علي كري أبي طالب رزاي خوا لخوي ولا باوكي شيبه أم بيا وبرزة رازي نبو بظلمي استمكاري أو زمانه أو كاربدساني كلو كات ظلمي أنا كتبتايبد لكوفيا أم رازي نبو بويا الروش بو قوراني بو أوي أو ظلمه بقوري خوي كوملك زور لك سكاركي كجماركان أقشت نزيكي هفتا كسي چون بو قوريني أو ظلمه بلام ظالمان واستمكاران نيان يلا حسين بيامكي خوي بقيني با چندين مؤامرة لو الرجال للرجي عاشورا برياري قتل عامي خوي أهل بيتكيان دا لكربلايا حسيني كري علي بوب شهيدي حق لكربلايا لو كاتل لصالي شستوسي أم كجزاي بيغمر صلى الله عليه وسلم أم صحابة برزي بيغمري خوا صلى الله عليه وسلم كبيغمري خوا بخوي وبحسني براي أفرمي بيغمري خوا صلى الله عليه وسلم أمانة سيدا شباب أهل الجنة أمانة دو قورة جنجكاني أهلي بهشتن بداخوا أم صحابة برزة خيني رجنرا بدستي ظالمان واستمكاران لكربلايا أم حادثة طبعا مسلماناني زور غنبار کرد وكاريگريكي زوري هبو لكاتي خويا لسر أو وزعاني كلو زوفا أقوزرا هموما غنبارين هموما خفت بارين كجزاي في غمر صلى الله عليه وسلم كسيدي شباب أهل الجنة شهيد به هموما كمان ناخوشة هموما نفرد لو كسانا أكين كوا أبيان شهيد كرد وبونا هو كاري شهيد بوني بلام أما معناه أو النية تفريق لنيواني مسلمانانا دروس بكي كشيكي قورتر لنيواني مسلمانانا دروس كي بداخوا أو إيسر رؤده أما جارواها الشيطان هو كارك دوزيتوا بو أوي كوا تفريقك زياتركا لنيواني مسلمانانا يوادارم إيما لو كسانا نبين كدسمان هبي لتفريقين نيواني مسلمانا